درباره مجاره دگوتوبیجه که دگل برز دکتر حمید الکفایی و کولر اکادمی و شارازای سیاسی دولت عربی و حریمی لناوچه کول لندن میوانه ما گوتوبیج دیگه. بله دکتر شوتان باش سپاس بۆی کە ئامادەن لەگەڵ ئێمە دەستپێکی پرسیارەکانمان بۆ دەبێت هۆکاری سەرهەڵدانەوەی ئەم گرژی و ئاڵ و زیانە لە سوودان بۆچی دەگەڕێنەوە؟ بۆ بینەرانی بەڕێز بابەتی سوودان و کێشەی سوودان دەگەڕێتەوە بۆ ڕۆژانی ڕژێمی پێشووی ئەو وڵاتە عومەر حەسەن البەشیر کە هێزەکانی بەرپرسانەوەی خێرایی دروست کرد کە ئەو دروستی کردبوو بۆ ئەوەی کەوا خۆی بپارێزێت لە کاتی ئەوەی ئەگەر هاتوو کودەتایشی سەربازی دژی ڕوو بدات بۆی هێزەکانی بەرپرسانەوەی خێرا لەلایەن عومەر حەسەن بەشیر لە ساڵی 2013ەوە دروست کراون. ئەم هێزە بەشێک نییە لە سیستەمی بەرگری سوودان لە سوپای سوودان بەڵکو هێزێکی چەکداری تەواو جیاوازن بەڕاستی وەکو جۆرێک لە میلیشیاوان سوپای سوودان وەکو میلیشیادان بینێت ئەم هێزانی بەرپرسانەوەی خێرا ئەمانە هاوپەیمان بوون لەگەڵ سوپای سوودان تا ئەو کاتەی کودەتا ڕوویدا لە ساڵی 2013 کە دەسەڵاتی عومەر حەسەن بەشیری لاداد هێزەکانی بەرپرسانەوەی خێرا هاوپەیمانی بوون لەگەڵ سوپای سوودان کاتێکەوە حکومڕانیان دەست فەرماندەی سوپا عەبدولفەتاح البورهان بوو بە سەرۆکی ئەنجومەنی سیادەی سوودان دەسەڵاتی گرتە دەست محەممەد حەمدان دەقلۆ کە فەرماندەی هێزەکانی بەرپرسانەوەی خێرایە ئەو بوو بە جێگری سەرۆک بوو بە جێگری عەبدولفەتاح بورهان. لە هەمان کاتدا ئەو سوپایی کە پێکێنرایەوە لە ساڵی 2019 حکوومەتێکی مەدەنیان پێکێنا بە سەرۆکایەتی عەبدوڵڵا حەمدۆک حکوومەتیان پێکێنا بەڵام دوای 2 ساڵ لە ئۆکتۆبەری ساڵی 2021 بینیمان کە ئەم حکوومەتە دەستی پێ لە کار کێشرایەوە ئەو تا ڕاستەوخۆ سوپا دەسەڵاتی گرتە دەست بە هاوپەیمانی لەگەڵ عەبدولفەتاح بورهان و دەگلۆ کە فەرماندەی هێزەکانی بەرپرسانەوەی خێرایە لە وڵاتەدا. لە کۆتایی ساڵی ڕابردوودا ڕێکەوتنێک هەبوو لە لەوان هێزە مەدەنیەکان و هەروەها هێزەکانی گۆڕانکاری و سوپا لە هەمان کاتدا ئەو کاتە ڕێکەوتون دەسەڵات ڕادستی مەدەنیەکان بکرێت ئەم ڕێکەوتنە بەم شێوازە کرابوو دەسەڵات ڕادستی مەدەنیەکان بکرێت ئەمە کەی کرا ئەمە لە کۆتایی ساڵی 2022 بەم شێوازە ڕێکەوتن کرا بەڵام پێدەچێت عەبدولفەتاح بورهان پێی وایەکەوە دەگلۆ ئەو بە شێوازێکی دیکە مامەڵە دەکات فەرماندەی هێزەکانی بەرپرسانەوەی خێرایە ئەو بۆمانەوە دێتکەوە ڕەنگە بێتە فەرماندەیەکی بەرپرسێکی باڵای سیاسی هێزێکی سەربازی بەڵای تر پێک بهێنێت بۆیە عەبدولفەتاح بورهان داوایشی کردووە داوای یەخستنی هێزەکانی کردووە. بەڵێ دکتۆر عەبدولحەمید جەنابێتەژی دەزانیتن کو دڤان چەند دەمژمێرên ڕابۆریدا سەرباری هەوڵێن نەتەوەیە یەکگرتی و کۆمکارە عەرەبی gelek وڵاتên cîhanê ji bo berqerarkirina aştewayê di navbera her du layanên serbazî li Sudanê lê tiştek sernegir aştewayî nekete holê. Kewate çarenivîsê Sudana niha çawa dibînin? ئەم کێشە کێشێکی گەورەیە لە هەر وڵاتێکەوە هێزی جیاواز هەبن لە هەر وڵاتێکدا لە دەرەوەی دەوڵەت بن ئەمە کێشەیەکی گەورەیە یان لە دەرەوەی سوپا هێزە بێت ئەمە کێشە دروست دەکات لە هەر وڵاتێک بێ هۆکارەکەش چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە هێزەکانی بەرپرسانەوەی خێرا بەڕاستی میلیشیان ئەمانە دامەزراون بە هۆکاری سیاسی دامەزراون نەک بە هۆکاری ئەمنی بە هۆکاری سیاسی ئەم هێزانەوە پێکێنراون کات تاوەکو ئەم هێزانە تێکەڵی سوپا نەکرێن یان هەڵەوەشێنەوە ئەو کاتاس ئاشتی و سەقامگیری لە سوودان بەرقەرار نابێت ئەگەر چی هەوڵ هەیە لەلایەن وڵاتانی عەرەبی لە کۆبوونەوە چوارقۆڵیەکان ئەمریکا بەریتانیا سعودیا ئیمارات هەوڵ هەیە لەلایەن ئەم وڵاتانە لە هەمان کاتدا لەلایەن یەکێتی ئەفریقاشەوە هەوڵ هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان ڕێکخراوی پەرەپێدانی ئەفریقیشە هەوڵ هەن تەنانەت لە ئەنجومەنی ئاساییشەوە ئەوانیش هەوڵیان هەیە کە کۆ دەبنەوە کۆبوونەوەیشی بەپەلەیە دەکەن بۆ ئەوەی کەوا تاوتوێی دۆخی سوودان بکەن بەڵام کێشەکە ناوخۆییە کێشەیەکی سەربازی ناوخۆییە دوو هێز هەیە لە سوودان سوپای سوودان لەگەڵ هێزەکانی بەرپرسانەوەی خێرا ئەمانە
بەگشتێک دەرەچوونەوە بێگومان سوپای بەڵێ. سوودان سەر دەکەوێت لە کۆتاییدا پێمان وایە سوپای سوودان سەر دەکەوێت میلیشا ناتوانانی خۆی بپارێزێ بەڵام بەڕاستی وێرانکارێکی زۆر لە شارەکاندا دەکەن سوپای سوودان تانک و زیرە پێش و هێزی ئاسمانی هەیە و هەوازانیاری هەواگیری و پارەی هەیە بەڵام لە هەمان کاتدا هێزەکانی بەرپەرزانەوەی خێراشە ئەوانیش بەرژەوەندی ئابوووریان هەیە بە تایبەت لە بابەتی بەرهێنانی زێردا ئەوان کۆنتترۆلی بەرهێنانی زێریان لە سوودان کردووە ئەم هێزە دەکرێت هەمان کاتدا وێرانکارێکی زۆر لە سوودان دروست بکات ئەگەر هاتوو ڕێککەوتن لە لێوان هەردوولادا نەکرێت پێمان وایە کارێک لەوانەیە ڕێککەوتن بکرێت بەڵام بەڵماندەی سوپا عەبدولفەتاح بورهان بڕیاری داوە کە ئەم هێزە دەبێت یەک بخرێ لەگەڵ سوپای سووداندا یان خود هەڵبوشێتەوە بابەتەکە بەم شێوەیە باشە، بابەتەکە دکتۆر. بە شێوەیەکی سەربازی یەکلا دەکرێتەوە باشە هەرچەنە باست لەوە کرد کە کێشەکە کێشەیەکی نێوخۆی سەربازیە بەڵام دەپرسین ئایا دەستی دەرەکی هیچ کاریگەرێکی بەسەر نێوخۆی سوودانەوە هەیە؟ بەڵێ بێگومان بە دڵنیاییەوە دەستوەردانی دەرەشی ئەم دوو هێزە سەربازی لە سووداندا هەن ئەمانە پاڵپشتیان هەیە پاڵپشتی دەکرێن لە دەرەوە پاڵپشتی دەکرێن پاڵپشتی جیاوازە عەبدول سەرۆکی فەرماندەی هێزەکانی پەرپرزانەوەی خێرا سەردانی دەرەکی هەیە هاوپەیمانی هەیە لە ئەفریقیا لە وڵاتانی دیکەش هاوپەیمانی هەیە بەڵام کەس نازانێت بەڕاستی ئایا هێزی ئەم پەیوەندیانە لە چیدایە ئایا دەتوانن پاڵپشتێکی دەرەکی 100% بەدەست بهێنن بەڕاستی قورسە ئەم پاڵپشتە خەڵکانێک پاڵپشتی فەرماندەی هێزەکانی بەرپەرزانەوەی خێرا بکەن و دەسەڵات وەربگرن و شکست بە سوپا بهێنن چونکە سوپای سوودان دەسەڵاتی هەیە شەرعیەتی هەیە هێزی هەیە بەڵام لە هەمان کاتدا وەکو گوتمان سوپای سوودان جێشی سوپای دەوڵەتە گەلی سوودان زۆرینیان پاڵپشتی سوپای وڵاتەکان دەکەن بەڵام ئەم هێزەی کە بەرامبەری کە عومەر حەسەن بەشیر دروستی کردووە 100,000 چەکدارن وەکو میلیشیا پارەشیان هەیە لە هەمان کاتدا بەهۆی کۆنتترۆلکردنی بەرهێنانی زێڕەوە ئەوانەی بابەتێکی بەڕاستی ئاسانیە بە ئاسانی لەناو نابدرێن بەڵێ زۆر باشە دکتۆر حەمید ئەلکیفایی وەکولەرێ ئەکادمی شارەزای سیاسی کۆ لە لەندەنێت گەلمە بووی گەلێکی سوپاس هەر بژیت